سالك لسر تكشونا رژیما اسد رژیما بعث لسوريا در باز بي سالك جي لسر هاتنا دسلاتا وجهيزا سوريا و در باز به سرکردایتی احمد شرفی مجاری هم دواره نافقیا سوریه ده هم جدی پیوندین سوریه ده آستان اف دولتی ده چه کارگریه روشا سوریه ده کن هم دلگر لیکولر سیاسی و ده مکارنکا جه موسکو بگرندست سلاو ریز بوده بریز مکارنکا دست پیکه ده جواری نافقایی دست پی بکن سالک در باز به ام دکارم بیشم کم دواره اولی دواره دموکراسی دواره خپاراستنی ده سوریه پیشکفتنین باش به دست خستنه؟ Maybe not yet. لاهنەیە تا ئێستا نەبوو بێ بەڵام ئەگەری هەیە دەتوانین بڵین کە تا ئێستا تا ڕادێک ئاشتی هەیە شەڕ لەگەڵ یەکجی ناکەن ئەمە زۆر گرنگە ساڵێک تێدەپەڕێت لەسەر بەرەو پێشچوونی ئاشتیانە لەوانەیە زۆر ئاشتیش نەبوو بێ ئاشتی زۆر بوونی نەبوو بێ لەوانەیە چەند کێشەیەکە بوو بێ کێشە لەگەڵ عەلەویەکان دروزەکان و لەگەڵ کوردیش کێشە هەبوو بەڵام شەڕێکی مەزن نەبووە بەرپا نەبووە بۆیە دەتوانین بڵین کە تا ڕادەیەک باشە زۆر باش نییە زۆر جوان نییە باشترین نییە بەڵام تا ڕادەیەک باشە لەوانەیە هەستێک دروست بوو بێ کە ئێستا سووریا لە کۆتاییەکانی شەڕکردندایە ئەم زۆر هەستە دروست بووە درێز ماکەرەنکە ئەv گوتنین تەگەر ئەم لەسەر بنگەها سووریە بگرن دەست ji عەلەویە بپرسن عەلەوی dibêjin pişerekî gelek giran li hemberê me hate kirin 2000 zêdetin عەلەوiyê û hatin kuştin ji aliyê din ve li hemberê Durziyan şer hate kirin hezar kesî zêdetir Durziyê û hatin kuştin li gel Kurdan jî car û car şertê nekirin tu zanî duhî napêr gava ku پیروزکردنین شکستنا اسد بون سربازین یان جی فرماندارین حکومتت گوتن ام دی جزیر جی انگو روجاوای کردستانی باکو روجاوای سوریه لپیشمه گومریشی ورجی بکن آشتی اوه اولی اوه برزما کرنکه بەدڵنیاییەوە سووریا بە تەواوی ئاشتی تێدا بەرپا نەبووە بەڵام کڕە وەکو گۆڕستانێک بێدەنگە لە ڕاستیدا ئێستا فشارێکی کە زۆری لەسەر بووە دوای شەڕ لەگەڵ عەلەویەکان و دروز و کورد ئێستا دەبێ هەموو لە حکومەت بەشدار حکومەتەکەی شەرع هەوڵ دەدات هەمویان بێدەنگ بکات بەڵام خواستی حکوومەت بۆ داگیرکردنی یاخو کۆنتترۆلکردنی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەی کورد زۆر مەترسیدارە چونکە ڕێگە خۆشکەرە بۆ شەڕێکی گەورە لە سووریا بەڵام سەرکەوتنەکەی ساڵی ڕابردوو سەرکەوتنێکی تەواو نەبوو زۆرێک بوو لە ڕێککەوتن زۆرێک بوو لە ڕێکەوتنێکی پێشوەختە نەک شەڕ بکرێت هێز لە دژی هێز شەڕ بکات لە سووریا دۆخێکی مەترسیداریشە چونکە ئەمە بێدەنگی پێش زریانێکە هەموو شەڕیان کردووە تەواوی ساڵەکە خەڵک خۆیان ئامادە دەکرد بۆ هەنگاوەکانی ئایندە و لۆ بڕواایەدام ئێستا دۆخەکە تاڕادەیەکی زۆر مەترسیدارە چونکە سووریا هەمیشە ڕوبەڕووی کێشە بووەتەوە ئێستاش لە ڕێڕەوی ڕاگوزەریە لە کۆتاییدا نییە لە کۆتایی کارەکانی ڕاگوزەری نییە وەکو دامەزراوەکان برێز ماکارێنکە تو زانیە هەر کەس لە سووریە لە هێڤیاوەیەکی بووکوم دیالۆگێک نیشتمانی لە سووریە دکاری ببێ بنگەهەک ji بۆ ئەولەیی دەمۆکراسی پێشەڕۆژێک باشتر بۆ سووریێ دیالۆگێک نیشتمانی ئانگۆ دیالۆگێک دناوێنا شامێ کوردان دە دورزیان دە کەسین سەکولەر دە ئەشتەرە بێژم لەگەل عەلەویان دە لێ ئەو تشترو نەدا یعنی لە دەسەلاتا شامێ هەلبژارتن نەکرد ئەو هەلبژارتن تەنێ دی چەرچوەیە خۆ دەکرد
تزانین نه لروجاوای کردستانی نجی لجهه درزیان او حل بجارتن نها تکرن او کسین کو وان دست نشانکری کرن پارلمانتر. اف یک شاوا دکاره نونریتیا سوریه بکن وی درباره ده دیتناته بگرم. لەو بڕوایەدام ئێستا کاتی ئەوە نییە قسە لەسەر نوێنەرایەتی خەڵک بکەین دەبێ قسە لەسەرەوە بکرێ ئاشتی بۆ هەمووان بەرقەرار بکرێ نابێ هێرش بکرێتە سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەی کورد نابێ هێرش بکرێتە سەر دروز و عەلەویەکان کات بە خەڵک بدا بۆ ئەوەی هەوڵ بدەن گفتوگۆ لەگەڵ یەکدی بکەن دەرفەتیان پێ بدە لە شەڕکردن دوور بکەونەوە نەک ئەگەرێک بۆ شەڕ و گرژی دروست بکرێ گرنگە ڕێڕەوەکان بە یەکتریەوە تێنەپەڕن یەکتر بڕین دروست نەبێ بەڵکو بێکەوە کار بکەن هاوتەری بن کاتیان پێ بدرێ تێبگەن چۆن لەو دۆخە مامەڵە بکەن لە کاتێکدا شەڕکردن نەک تەنیا مەترسیدارە بەڵکو کوشندە دەبێت بۆ سووریا نەک بۆ ئێستای سووریا بەڵکو بۆ چارەنووسی سووریاش کوشندە دەبێت ئەمە گرنگە لەمە تێبگەن هەر دووارێ ئەمە دیموکراسی برێز ماکەرەنکە هەر دووارەی نافخۆییدا دەخوازمیشتە بپرسم یعنی وسا تێدیتن ژالی گەلەکالیان بە کو دەستوەردانین دەرڤە دەستوەردانین ئەنقەرە هەروەها دەستوەردانین تەلعاویڤێ لەسەر سووریێ ڕەوشا نافخۆییژی خەرا دەکە یعنی تورکیە دەبێژن کو ئەنقەرە شامیوەکی ئایالەتێکی خۆ دبینە تورکیە سووریەوەکی ئایالەتێکی خۆ دبینە ئیرۆ سەربازێ وێ دکەون دەردەکەون هەر ڕۆژ هەفدیتن دناوبەینا سەربازین سووریە و تورکیە دەڕوو ددن یعنی ئەڤ یەک لەسەر سەروەریە سووریە نەماترسیدارە تۆ ڕاست دەکەیت دەسوەردانێکی زۆری تورکیا هەیە لە بەرەو پێشچوونی سووریا پرسیارەکە ئەوە نییە دیموکراسیەتە یاخود ئەو دەسەڵاتە لایەن خەڵکەوە قبول کراوە ئێستا بەڵێ ئێستا دەسەڵاتێک هەیە ئەو هێزەی هەیە بڕیار بدات ئەو هێزەی هەیە شەڕ لەگەڵ زۆر خەڵک بکات ئەوان پیشانیان داوە کە دەتوانن خەڵک بکوژن بەڵام دەبێت خۆیان سنووردار بکەن لە کردەوەی گێچەڵ پێکاری بۆ ئەوەی بتوانن بە خەڵکی نیشان بدەن دەتوان هەموو کارێک بکەن دەبێت هەموو کارێک بکەن بۆ ئەوەی ئەم هەڕەشە و هەڵانەی سووریا چارەسەر بکرێت نەک شەڕ لەگەڵ یەکدی نەکەن بەڵکو دەبێت بێکەوە کار بکەن تاکو ڕێگەیەک بۆ گفتوگۆ بدۆزنەوە هەنگاوەکانی سەرەتا بۆ پەیوەندیکردن بێکدیەوە بدۆزنەوە زۆر گرنگە پەیوەندیکردن لە نێوان پێکاتە جیاوازەکانی سووریاوە هەبێت نەک شەڕ بکەن نەک بۆ نمونە سنیەکان کە ١٧ ژمارەی دانیشتوانی سووریا پێکدێنن چیان بووێ لەگەڵ ڕێژەی ئەو ڕێژەی ماوە لە دانیشتوان بیکەن نەک شەڕ و پێکدادان هەبێت نێوان پێکاتەکان پێویستە قسەکردن هەبێت ئەمە تا ئێستا گەشەکردنی سووریا و بەرەو پێشچوونی سووریا تا ئێستا خۆ کوتایی نهاتووە برێز وادێ ماکەرەنکە نوها کوردجی ئەشتەرە بێژم دورزیژی علەویژی بەشێک مەزن ئین خەڵکی سووریە سوننەژی دەبێژن کو باشترین چارەسەریش بۆ ڕەوشا سووریە سیستەمێکی نەناوەندیە گەر سیستەمێکی مرکزی ناوەندی ببە ئەگەر هەیە سووریە دیسە ببە دەولەتێک دیکتاتۆر دی چاوا دەنرخینێ برێز ماکەرەنک بەڵێ ڕاستە پێویستە پێویستە لە پێناو بەرەو پێشچوونی ژیانی خەڵک لە پێناو باشتربوونی کۆمەلگەکان دەسەڵات لەدەست دروست بێت لەدەست عەلەویەکان بێت سونیەکان کورد هەموو دەسەڵاتی خۆیان هەبێت ئەو حکوومەت ئەو کات دەسەڵاتی لە پەیوەندیەکانی دەرەوە هەبێ لە بازرگانی لەگەڵ وڵاتە بیانیەکان
کاروبارە داراییەکان دەسەڵاتی لەو بوارانەدا هەبێ ئەگەر شەڕکردن نەبێ ئەو کاتی گرنگە ئەو خەڵکەی کە دەسەڵاتیان هەیە لە چوارچێوەیەکدا سنووردار بکرێن ئێستا زۆر ئەستەمە چەکیان لێ بسەندرێتەوە بەڵام دەبێت دەنگەکانیان بێدەنگ چەکەکانیان بێدەنگ بکەن نەک شەڕ بکەن و هەموو ئەو ناوچانەی کە بینیمان شەڕتێداکراوە خەڵکێکی زۆر ئازایانە چەکیان هەڵگرت و ئامادەن شەڕ بکەن ئەمە دۆخێکی باش نییە زۆر مەترسیدارە و گرنگیشە ئەم هەڕەشانە لە قۆناغێکی دیاریکراودا بە دوور بخرێنەوە بۆ نمونە چەند ڕۆڵێک کە ئەو خەڵکانی کە چەکدارن ئەو خەڵکانی کە لە چەکدارن تەنیان لە نێو سەربازگەکاندا بن نەک لەسەر شەقامەکان بلێ سپاسیاتت کەم برێزوادێ ماکارێنکە ژێ مۆسکۆ لەگەڵمە